ئازیزانم سڵاتان لێبێ و ئێوارەتان باش، هیوای تەندروستێکی باشتان بۆ خوازین و بۆ هیواین خۆی گەورە ڕۆژی هەموو لایەکتان قوبڵ بکات. ئازیزانم بۆم ئێوارەش لە ئێوارانی ڕەمەزاندا میوانداری پزیشکێکی پسپۆڕمان کردووە لەسەر نەخۆشیەکانی ڕۆماتیزم. ئایا نەخۆشی ڕۆماتیزم چییە؟ بەتایبەت نەخۆشی ڕۆماتیزم کە نەخۆشیێکی باوە هەندێک ئەڵێن بە سەرمای یاخود بە زۆری بەکارهێنانی ئاو یا کۆمەڵێک شت هەیە کە قسەی باون ئەڵێت ڕۆماتیزمە زیاترەکات یاخود ئازاری زیادە بێ. ئەمانە زیاتر لەسەر ئەو پرسیار بکەین و ئایا نەخۆشیەکانی ڕۆماتیزمە ئەتوانن بە ڕۆژوو بن لە مانگی ڕەمەزاندا؟ ئێمە ڕۆژانە زیاتر لەسەر ئەوە قساکەین کە نەخۆشیێک دیاری ئەەکەین جۆری ئەو نەخۆشیەتیەوە لەگەڵ ئەوەشدا کەسی توش بوو بەم نەخۆشی ئەتوانێت بە ڕۆژوو بێت بۆ بە هەمان شێوازیش هەمان پرسیار لە کاک دکتۆرەکەین. پزیشکی ئەم ئێوارەمان دکتۆر هێمن مەحموود عومەرە کە پزیشکی نەخۆشیەکانی جونگە و ڕۆماتیزمە ئەم ئێوارە لە لای ئێمە میوانە. دکتۆر هێمن زۆر بەخێر بێت. سپاستانەکەم. سپاس بۆ ئامادەبوونت. زۆر سپاس بۆ میوانداریتان. زۆر سپاس. و سڵاو لە بینەرانی گەلی کوردستان دەکەم. سپاس بۆ تۆ دکتۆرگیان، هیواخوازین کە پرۆگرامێکی پەرسوود پێشکەش بە بینەرانی خۆمان بکەین. کاک دکتۆر. وەکو باسم کرد کە ئێمە هەمیشە کە جۆری نەخۆشیێک دیاریەکەین بەتایبەت لە مانگەدا باس لەوە ئەەکەین کە ئایا توشببووی ئەم نەخۆشە ئەتوانێت بە ڕۆژوو بێت یاخود ئەگەر بە ڕۆژوو بێت زیانی نابێت بۆ کەسەکە بە هەمان شێوازیش توشببوانی نەخۆشی ڕۆماتیزمە ئەتوانێت بە ڕۆژوو بن؟ سەرەتا ئێمە لە نەخۆشیەکانی ڕۆماتیزمدا دوو بارمان هەیە. تاڵەن زۆر نەخۆشی ڕۆماتیزممان هەیە. بەڵام لە هەر نەخۆشیێکدا دوو بارمانەیە، باری چالاک و باری ناچالاکمانەیە. ئەو نەخۆشانەی کە نەخۆشیەکان چالاکە لە ماوەی سێ مانگی پێشوودا تووشی مەسەلەن داخڵی خەستەخانە بوون یاخود پێویستکراوە عیلاجەکان بۆ بەرز بکرێتەوە بڵێن جۆری عیلاجەکان بۆ بگۆڕدرێت یاخود جورعی و دۆزی عیلاجەکان بۆ زیاد بکرێت، ئەو نەخۆشانە باشترە کە بە ڕۆژوو نەبن. بەڵام ئەو نەخۆشانی لە سێ مانگی پێشوو هیچ تووشی ناڕەحەتیە نەبوون کە ئێمە لە زمانی مسپڵین زاراوی پزیشکی پێڵن لە ڕیمیشندان ئەوانە ئەتوان بە ڕۆژوو بن، بەتایبەتی ئەوانەی کە لە سێ مانگی پێشوو کە بڵێن تووشی حاڵەتێکی ناڕەحەتی نەبوون و سەردانی نەخۆشخانەیان نەکردەوە بۆ نەخۆشیەکان و چارەسەرەکان زیان نەکراوە لەلایەن پزیشکی پسپۆڕی. نەخۆشی ڕۆماتیزمە چۆن دروستە بێت؟ نەخۆشی ڕۆماتیزمە نەخۆشیەکی پێڵێن ئۆتۆ ئیمیون واتە دژە خود بەرگریە. دەتوانین بڵێن خانەکانی بە شێوەیەکی سادەکە بۆ باسکەم خانەکانی بەرگری لەشمان هێرش دەکەنە سەر خانەکانی خۆمان، خانە تەندروستەکانی خۆمان لە بری ئەوەی هێرش بکەنە سەر خانە شێرپەنجەیەکان یاخود هەر تەنێکی بێگانە کە دەچێتە ناو لەشمانەوە. وەکو باسم کرد کە هەندێک کەس ئەڵێت ئەگەر قاچم زۆر لە ناو ئاوا بێت یاخود سەرمان بێت جۆرێک لەم بابەتانە ئەڵێت ئازاری قاچم بۆ دروستە بێت. ئەمە پەیوەندی بۆ کەسانەوە هەیە کە نەخۆشی ڕۆماتیزمان هەیە؟ سەرما بۆ هەموو کەس خراپە، بەڵام کاریگەری بەڵێ کاریگەری هەیە لەسەر نەخۆشیەکانی ڕۆماتیزم هەر بەوەی کە ئێمە نەخۆشیانی ڕۆماتیزم زیاتر لە زستاندا سەردامان دەکەن. لە زستانە؟ باش. کاک دکتۆر باسی ڕۆڵی خۆراک ئەەکەین لە چارەسەرکردنی ڕۆماتیزمەدا. خۆراک چی ڕۆڵێکی هەیە بەرلەوەی کە بچینە چارەسەر بە دەرمان یاخود بە عیلاج؟ تەوان خۆراک و خواردن و شێوازی ژیان ڕۆڵی سەرەکی هەیە لە هۆکار و لە چارەسەری زۆربەی نەخۆشە درێژخانەکان، نەخۆشی زەختمانە، شەکرە، نەخۆشی دڵ، نەخۆشی شێرپەنجە و هەروە کاریگەریشیە لەسەر نەخۆشیەکانی ڕۆماتیزم و بە تایبەت نەخۆشی دەردە پاشا کە لە ناو خەڵک باوە بە دائەلملوگیانەوەی کەڵێن یوریک ئەسیدی بەرزە بێتەوە. و بە شێوەیەکی کەمتر نەخۆشیەکانی وەکو ڕۆماتیزمەی جونگە، نەخۆشی گورگە سوورە و نەخۆشی سەدەف و نەخۆشیەکانی تر تەمان ئێمە ژمارێکی زۆر لە نەخۆشی ڕۆماتیزممان هەیە و تەمان بەهۆی پێشکەوتنی تەکنەلۆژیاوە و کاریگەری مەسەلا ئەو نەخۆ و خواردنە فاستفودانە و کاریگەری کەم جوڵەی ئەوانە دەرکەوتووە ڕۆژ بە ڕۆژ نەخۆشانی ڕۆماتیزم زیاترە بن و چەند لە کۆڵنەوەی کراوە پرسیار لەو نەخۆشانە کراوە کە ئایا ئەو نەخۆشان کە توشبوون بە نەخۆشی ڕۆماتیزم کە پرسیارن لە کراوە ئایا خواردن تا چەند کاریگەری هەیە لە سەرتان. لە سایە پەنجایان جوابیان بە بەڵێ بۆ بەڵێ کاریگەری هەیە شێوازی ژیان یان خود گۆڕانی خواردن لە خواردنێکی خراپ بۆ خواردنێکی بەڵێ بۆ خواردنێکی باش بۆتە خۆی ئەوەی کە ئازارەکان یەکەمتر بێ ناڕەحەتیەکان یەکەمتر بێ.
و بزانست وردە ینی زانستی پزیشکی و تایبەتی لە بەشی جونگۆ ڕۆماتیزمدا وردە پێی بەوە دەبا کە بەڵێ خۆراک کاریگەری هەیە لەسەر نەخۆشیەکانی جونگۆ ڕۆماتیزمیش. ڕۆماتیزمە تەنها لە جونگا دروستە بێت یاخۆ جۆرمان هەیە؟ تامان ئێمە زۆری زۆر نەخۆشی ڕۆماتیزممان هەیە. نەخۆشیمان هەیە تەنها لە جونگەیە، نەخۆشیمان هەیە لە جونگەشەیە و لە پێسیشەیە، تامان هەمانە لە گورچی لە ئەیە لە دڵ لە سیەکان لە چاو. بەڵێ زۆر نەخۆشیمانەیە کە تەنها لە جونگە نایە لە شوێنی تریشەیە. نەخۆشی دەردەپاشا چییە کە باست کرد؟ نەخۆشی دەردەپاشا لە ناو خەڵک باوە بە نەخۆشی دائالملوک. ئەو نەخۆشیە تۆڵان بە هەزارەوە عەرەبیەکەیەتی زاراوە کوردەکەی دەردەپاشایە و بە ئینگلیزی پێی وترە گاوت. یوریک ئەسید تەمان لە هەموو خوێنی هەمووماندا هەیە بەڵام ئەبێ ینی لە ڕادەی خۆی زیاتر نەبێت. لەم نەخۆشاندا لە ڕادەی خۆی زیاترە و بگرە ئەچێ نیشە لەسەر جونگەکانمان. نیشە لەسەر جونگانمان ئەو شێوەکی و کریستاڵ دروست دەبێت لەسەر جونگانە بێتە هەوکردنی جونگە و ئازارێکی زۆر تووشی نەخۆشەکەکە. بە زۆری لە پیاواندا هەیە و بە زۆری لەوانەدا هەیە کە گۆشتی سوور زۆرە خۆنیان هەیە مەسەلەن زۆر جار نەخۆشەکە بۆ ماوەیە ویا مەسەر مشکیلێ لە یەکی لە ئەنزیمەکانی لەشیا هەیە. باسیەوەت کرد کە لە پیاوانە زیاتر هەیە، هۆکاری چییە و چۆن بزانێت کە نەخۆشی دەردەپاشای هەیە؟ زۆر جار نەخۆشەکە تەنها یوریک ئەسیدی بەرزە لە فەحسا دەرەکەوێت. ئەو پێویستی بە هیچ چارەسەرێک نییە، تەنها پێویستە کە پارێز بکە لە کۆمەڵە خواردن کە لە دوایدا ئێستا باسییانەکەی و چۆن بزانێت کە ئازاری مەسەر لەوانەیە نەخۆشەکە ئازارێکی زۆری هەبێت، ئازارێکی زۆر بە تایبەتی لەشی لە جونگەکانی قاچە بە تایبەتی یەکەم جونگەی پەنجەی لە ئازارێکی زۆر و ئازارەکە زۆر سەریع یان لە ماوەیەکی زۆر کەمدا لە شەو ڕۆژێکە پیا بێت. ئەم ئازارەت لە چی کاتێکا دەردەکەم باسیەوە کرد لە شەوە، بەڵام چی بکات ئەم کەسێکانی ماندووبوونی زۆر وایە کات ئازارەکەی دەرکەوێت یاخود زۆر وەستانی پەیوەندی بەوانەوە پەیوەندی نییە، پەیوەندی بەوە نییە. هەر کاتێک ژمارە ئەو کریستاڵانە زۆر کۆبێتەوە لەو سەر و جونگەیە تووشی و ئازارە ئەبێ ئازارێکی زۆر بە قووەت و بەشی دێتە. ئەی نەخۆشی گورگە سوورە باسی ئەوە کرد بابەتێکیشت بڵاو کردبووە لە ئەکاونتی تایبەتی خۆتدا. نەخۆشی گورگە سوورە چییە؟ نەخۆشی گورگە سوورە هەروەکو پێشتریش پێم وتی ئەم نەخۆشی ڕۆماتیزمەکان نەخۆشی ئۆتۆئیمیونیان پێ دەڵێن، نەخۆشی دژە خودبەرگری واتە خانەکانی لەشمان هێرش دەکەن، خانە بەرگریەکانمان هێرش دەکەنە سەر خانە تەندروستەکانی لەشمان. ئەمە شاریکێکە هۆکارەکەی بە جۆرێکی وا دروست دەبێت و نەخۆشەکان زۆربیان ئافرەتن و نەخۆشی گەنجن، تەمەنی مەسەر لە مناڵەوە لە تەمەنی لە مناڵی شەیە لە بە زۆری لە تەمەنی 7 ساڵ و هەتا 30 ساڵ ئەمانە تووشە بێ. نەخۆشیەکە ویراسیە، نەخۆشیێکی بۆ ماوەیە. بەڵێ لەوانەیە توش بێ و لەوانەشە توش نەبێ، لەوانەیە توش بێ لەوانە توش نەبێ، بەڵام نەخۆشەکە لەوانێ بە ئازاری جونگە بۆمان بێت، لەوانێ بە تەنها نەخۆشی تەنها حساسیەتی پێست بێت، تەنها سووربوونەوەی پێسی دەموچاوی بێ، قژوەرین یاخود مەسەلەن زۆر جۆری تریە لەوانێ بە جۆری وابێکەوە تۆ زانی کە نەخۆشیێکی تری هەیە، نەخۆشی دڵی هەیە، نەخۆشی سەکانی یا نەخۆشی گورچیلی هەیە، بەڵام کە دوای بە دوواداچوون بۆ دەردەکەی کەمە نەخۆشی گورگە سوورەیە. باڵێ کاک دکتۆر باسی ئەوت کرد کە نەخۆشی گورگە سوورە بۆ ماوەیە، هەندێک کات هەندە نەخۆشی هەیە پێش ئەوەی کە دایک و باوکەکە ئەگەر کەسێکیان هەیەیان بێت یاخود کەسێکیان هەڵگری ئەو نەخۆشە بن، پێشەوەی کە بڕیاری زەواجکردن بن یاخود بڕیاری خستنەوەی مناڵ بدەن چارەسەریەکرێ. ئایا نەخۆشی گورگە سوورە ئەتوانێت پێش ئەوە چارەسەرێکی بۆی کە مناڵەکەت هەڵگر نەبێت لە دوای تۆ؟ نەخێر ناتوانێت چارەسەر ناتوانێت. باش بابێن بەڕێوەی کە بچینە سەر ڤیتامینەتەکان باسی سوودەکانی خۆراک بکەین، هاوکارانمان بابەتێکیان بۆ ئامادە کردوین لەسەر دۆندرما، با بزانین دۆندرما چی هەیە و خراپەیان نا، دوای ئەگەڕێم بۆ لای تۆ. من ناوم هاوڕێیە
لە لقی چی پێشەوەی شەکەین ئێمە سێ لقمان هەیە لقی 1 و 2 لە سەرچنارە ئێرەش لقی سێ لە بەختیاریە جادەی پۆزەکە لێرە ستافمان نزیکەی 10 نەفەر بۆ 12 نەفەرە بین. لەبەرەوەی شوێنەکەمان تایبەتە خواستی زیاترمان لەسرە ئێستاوەتە دۆدرمەکان دۆدرمی فرێشمان هەیە سۆفتیشمان هەیە بە ئەنواع تام خواستی زۆر لەسەر فرێشەکانە ئەنواع فرێشمان هەیە 16 بۆ 17 تاممان هەیە خواستی زۆری لەسرە بە بۆنی مانگە ڕەمەزانی پیرۆزەوە شەوان زۆر خەڵک گێنە دەرەوە سەردانمانەکەن. ئێمە بێجگە ساردەمەنی ئەنواع کۆفیمانەیە شەربەتی فرێشمانەیە شیرینیمان هەیە شەوان عادەتەن بە بۆنی مانگە ڕەمەزانی پیرۆزەوە تا پاشێ و هەمانە دوونی و جاروبارە گەینە سێ شەوانی احتیاجی پێش ڕەمەزان و دوای ڕەمەزان جاروبار هەگاتە سێونی و چوار بە بۆی خواستەکەمانەوە تۆزێ زۆر ئەمێنینەوە. بەڵێ سپاس بۆ هاوکارانمان بۆ ئامادەکردنی ئەو بابەتە دیارە کە لەسەر دۆندرمە بوو دۆندرمەش شتێکێکە لەو ساردەمەنیانەی کە زۆر خواستی لەسرە بە تایبەت لە مانگی ڕەمەزاندا و بە شەوان خەڵک کاتێک کاچێتە دەرەوە سەردانی ئەوە شیرینی خانەیەک یاخود دۆندرمەیەک ئەکات دۆدرمێکە خوات بەڵام ئێمە نامانێت ئەمڕۆ قسە لەسەرکەین و ڕەنگە هیچ پەیوەندێکی بە باسەکە ئێمە یاخود بە ڕۆماتیزمەوە نەبێت. لە ڕاستیە پەیوەندێکی ڕاستەخۆی نیە تەنها ئەوەیە کە شیرینی بە شێوەیەکی زۆر کە بخورێ بۆ زۆربەی نەخۆشیەکان خراپە طبعاً لەگەڵەوەشە بۆ نەخۆشی ڕۆماتیزمەکانیش خراپە. کاک دکتۆر ڕەنگە زۆر کات بۆ زۆربەی نەخۆشیەکان باس لەوە بکرێت کە خواردنەوە کحولیەکان لەگەڵ جگەرەکێشانە زیانی هەبێت ئەی ئەمانە چی زیانێکیان هەیە بۆ ڕۆماتیزم؟ بەڵێ سەرەتا باسی جگەرە بکەین لێکۆڵینەوەیەک لە شاری خۆمان لە سلێمانی کراوە لە ماوەی پێشوودا دەرکەوتووە ئەو نەخۆشانەی کە ڕۆماتیزمیان هەیە و جگەرە کێشن ئەو نەخۆشانە هیچ سوود لە عیلاج نابین سوود لە چارەسەری ڕۆماتیزمەکە نابین وەڵامدانەوەیان بۆ چارەسەرەکە نییە و لە هەمان کاتیشدا دەرکەوتووە جگەرە لەوانەیە هۆکار بێ بۆ توشبوون بە نەخۆشی ڕۆماتیزمە بۆیە خۆی نەخۆک و پێم وتی سەرەتا نەخۆشی ئەمانە نەخۆشی بۆ ماوەین بەڵام شەرین لە هەموو کەسێکا دەرکەوێت لەوانەیە جگەرەکێشان ببێ بە هۆکاری ئەوەی ئەو جینە لە لەشیا چالا بکات و دووشی نەخۆشی ڕۆماتیزمێکە بۆیە ئامۆژگارین بۆ هاوڵاتیانەوەیە خۆیان لە جگەرەکێشان بپارێزن و بە تایبەتی نەخۆشانی ڕۆماتیزم خۆشگەرەکێشنی دکتۆر نەخێر جگەرەکێش سپاس دەکەم پێویستە وازە جگەرە بێنن نەخۆشانی ڕۆماتیزم چکە ئێمە بینین لە خەستخانەکانە چەند عیلاجیان ئەینێ چەند عیلاجی و چارەسەری بەهێزیان ئەینێ
هیچ وەڵامداناویان بۆ نەخۆشیەکەنی بۆ چارەسەرەکەنی. بەڵێ ئەوە هاوکارانیشم لەسەر باسی ئەوواکەن کە هەندێک کەس هەیە لە کاتی نووسنە قاچی گەرمە بێت یاخودەوەی حەزناکە دایمەن بەتەنی و خۆی داپۆشێت و قاچی لە دەرەوە بێت ئەمان هیچ پەیوەندی بە نەخۆشی ڕۆماتیزم هەیە؟ بابینە سەر ڤیتامینەکان. یەکەم ڤیتامین ئەوەیە کە ڤیتامین دی زۆر بە ماڵەکە بەدەست ئەمەوە بناڵێن کەمین ڤیتامین دی لە لەشمانە باسێکی ڤیتامین دیمان بۆکەیت. بەڵێ تاوان ڤیتامین دی یەکێکە لە ڤیتامینە هەرە گرنگەکان بۆ لەشمان. سوودی ڤیتامین دی چییە؟ ڤیتامین دی مژینی کالیسیۆم و فۆسفۆر لە گەدەمان و لە ڕێخۆڵە باریکەماندا ئاسانتر دەکات و ئەمەش وا دەکات کە ئێسقانمان بەهێزتر و باشتر بێت. این تەندروستی ئێسقانمان باشتر دەکات و لەگەڵ ئەوەشدا دەرکەوتووە بەم دوایانە کە کاری بەرگری لەشمان سیستەمی بەرگری لەشمان باشتر دەکات و لەوانەیە بمان پارێزە لە نەخۆشی شێرپەنجەش و لە نەخۆشیەکانی دڵش. چی بکەین کە ڤیتامین دی لە لەشمانە زیاد بکات؟ یان کام خۆراکانە بخۆین کە زۆر بەسوودن بۆ ڤیتامین دی؟ بەڵێ باشترین ڕێگا چارەسەر بۆ هاوڵاتیان بۆ خەڵکی ئاسایی کە ڤیتامین دی وەرگێت تیشکی خۆرە بەرکەوتنی تیشکی خۆر. تەوان ئێمە لە وڵاتی ئێمە خەڵک کەمتر ینی نەبوو بە کللتور کە بچێتە بەرخۆر. باشترین ڕێگا ئەوەیە کە هەفتەی 3 جار هەر جارێ نیو سعات لە نیوڕۆیان لە ماوەی لە کاتژمێر 12 بۆ سعات 2 بچێتە بەرخۆر. ئەی لە ئێستادا چی کاترچێ بەچی چونکە بەڕاستی تر تەمانەمێ دژە کاتژمێر 12 بۆ 2 بچیتە بەڕاتاوەکەیتر ئەبێ وابێ ئەوترەوە لە ئینەکان وا باسکراوە لە سەر چاوپزیشەکان بەڵام هەندێک ناشبێ لە ژوورۆیاندا نەخێرەوە زانیارێکی غەڵەیە و ناشبێ لە ژوورۆ دانیشتبی چاوەڕێکی خۆرەکە لە پەنجەرەکەی بێتە ژوورۆ لێت بابێ ڕاستەوە خۆ لێت بە لەوانەیە ئەو پەنجەرەی ئەو شوشەیە تیشەکە بشکێنێتەوە ئێمە پێویستمان بە ئەڵترافایۆلێت ینی تیشکی سەروەنەوشەی لەوانەیە بەهۆی ئەو جامەوە تیشکەکە بشکێتەوەی سوود لە تیشکەکە نەبێت. کەواتە باشترین کات بۆ وەرگرتنی تیشکی خۆر بۆ ڤیتامین دی ئەو کاتێک کە خۆر لە ئاسمانە ئەو کاتێک خۆر لە ئاسمانە باشترین کاتیشان 12 بۆ 2 کە ڕاستە خۆڕگات ئەو خواردانەش کە پێویستە بخورێن و هەرچەندە سەرچاوی خۆراکمان زۆر کەمە پڕبێت لە ڤیتامین دی بەڵام لەگەڵ ئەوەشدا هەمانە ماسی زۆربەی جۆرەکانی بەتایبەتی ماسی سەلەمۆن ماسی ساردین و ماسی تونە و قارچک و باس لەوە کرێکە شۆڤان شەربەتی پرتەقاڵ سەوزەکان زیاتر باس لە هینەکرێت لە بڕۆکلی و لە سپێناغەکرێت سوودی هەیە و ئەتوانێت ئەمانە بە فرێشی بخورێت یاخۆدەوەی کە بە کوڵاندنیان کە دروست کرێت باشترە بەهین بخورێت زۆر نەکوڵندرێت باشترە ینی تەنها ئەگەر گەرمێکی زۆر کەم و ئەگەر نەشکوڵندرێت هەر باشتریشە. تاوان هۆکارەکانی کەمی ڤیتامین دی یەکێ لەوانە کەم چوونە بەرخۆرە و کەمی سەرچاوی خواردنە کە پڕبێت لە ڤیتامین دی و هەروە هێنە جار نەخۆشیە هێنە جار نەخۆشیە کە ئەبێتەوەی کەمی ڤیتامین دی بۆنەوە نەخۆشی مەس ناڕۆپێکی ئیشکردنی ڕێخۆڵەکانمان وەکو پێم پێ دەڵێن نەخۆشی سیلیەک هەر بەو ناوەشەوە بە ناوبانگە تاوان زۆر جار ڕەتی هەیە بە ئەم نەخۆشی ڕەتی بە نەخۆشی شەکرە و هەروە لەوانێ ڕەتی بە نەخۆشی غوددەشەوە بەڵام نەخۆشیانەوە دەکە و زۆر و کەم توانایی پێستمان لەوانەیە نەتوانێت ڤیتامین دی لە پێستماندا چالاک بکات و بەرهەم بێنێت. ڤیتامین سی چی بخورێت بۆی کە ڤیتامین سی لە لەشماندا زیاد بکە و هۆکاری کەمی ڤیتامین سی بۆ چێگەڕێت؟ تاوان ئێمە ئەگەر بینە سەرەوە کۆمەڵە ڤیتامینی تر زۆر پێویستن بۆ نەخۆشیەکانی ڕۆماتیزم یەکێ لەوانە ڤیتامین سیە. طبعا ڤیتامین ئی زۆر پێویستە ڤیتامین ئەی زۆر پێویستە. ڤیتامین سی لەو خۆراکانە هەیە کە زۆربەی میوەکان بە تایبەتی کێوی و جۆر بابەتەکانی پرتەقاڵ و سندی و لیمۆتیایەتی و هەروەها لە سەوزەکانە زۆرە بە تایبەتی بیبەر لە بیبەرە بڕێکی بەرچاو ڤیتامین سیمان هەیە. ئەگەر بینە سەر ڤیتامینەکانی تر تەوان هەر ڤیتامین ئی و ڤیتامین ئەیش دەرکەوتووە کە بە هەمان شێوە بۆ نەخۆشیەکانی ڕۆماتیزم باشە و لەبەرەوەی شێوازی بەرگری لەشمان باشتر و ڕێکتر دەخە ئەمانشت تەمان لە کۆمەڵی خواردندا هەیە وەکو
تر هەنارە سپێناغە بڕۆکلیە هیچ چارە ساعتە مەسەلەن گوڵەوە ڕۆژەیە زەیتی زەیتونە لەم خۆراکانە ئەتوانی دەست ئەم ڤیتامینانمان دەستکەوێت بەنسبەت زینک و سیلینیۆمەوە طبعا ئەم دوو پێکاتێ دوو توخمی دەگمەنن ئەمانش پێویستە بۆ نەخۆ بە تایبەتی بۆ نەخۆشانی ڕۆماتیزم ئەوە لە چی خواردنێکە سیلینیۆم لە کەمترین لاین لە خۆراکە زۆر کەمە لە هەیە بەڵام بە شێوەیەکی کەم بۆ من لە بادامە هەیە بەڵام بە ڕێژەیەکی زۆر لە بادامی بەرازیلیا هەیە بەداخەوە سارەکەی زۆر بینیمان بابەتێکی گرنگیشە لەسەر بادامی بەرازیلی بڵاو کرد بووەوە ئەمە نەبێتە ڕکلامێن بەڵام سوودەکانی ئەم بادەمە چییە و جیاوازی لەگەڵ بادەمەکانی کیا چییە؟ جیاوازی ئەوەیە ئەم بادامە ڕێژەیەکی زۆر هینی سیلینیۆمیتیانی بە ڕێژەی تقریبا 96 مایکرۆگرامیتیانی لە 175 پێویستی لەشمان بۆ سیلینیۆم دابین دەکات لە ڕۆژێکە ئەنگی ئێمە تەنها دەنگێ بۆ دوانمان بەسە ینی لە ڕۆژێکە لەو زیاتر پێویست ناکە بخورێت لە بادامی تریشە هەیە لە بادامی ئاساییە سیلینیۆم بەڵام بە ڕێژێکی زۆر کەم بۆ 1 مایکرۆگرام لەوانەیە زۆر سوودما پێ نەگەێنێ لێرە دەستەکەوێت بە وەکو بادەمەکانی بەڵێ دەستەکەوێت بەڵام لەوانەیە لە هەموو مارکێتەکان سیلینیۆم سوودی زۆرە بۆ نمونە بەرگری لەشمان ڕێگەخا بۆ نمونە بۆ نەزۆکی باشە و دژە ئۆکسانە مەسەلەن دەتوانێت مەسەلەن دژی نەخۆشیەکانی شێرپەنجە دژی نەخۆشیەکانی دڵ توانین سوودی لێبینی و هەروەها زینکیش بە هەمان شێوە بۆ ڕۆماتیزمە چۆن توانین سوودی لێبین بۆ ڕۆماتیزمە زۆر سوودی لێبین بەڵێ باش بەدەر لە ڤیتامینەکان خەوتن سوودی هەیە بۆ ئەوەی کە لەشمانی سراحەتکات یاخود و ئازاری کە دروستە بێت کەم بێتەوە بەتایبەت بۆ نەخۆشی ڕۆماتیزمە بارێک هەیە بە دیاریکرای بڵێ بەنمونە لەسەر لای ڕاست بخەوێت یاخود لای چاپ یاخود لەسەر پشت باشترە بۆ جونگەکانت وەڵاهی خەوتن قسەی زۆر لەسەرە ئەگە بە شێوەیەکی گشتی باسیکن بڵێ خەو زۆر پێویستە خەوێکی ڕێک و پێک لە کاتی خۆیدا بە تایبەتی بۆ نەخۆشانی ڕۆماتیزم چونکە کەمخەوی دەبێتە هۆی شەکەت بوون مەسەن تۆ چەند ڕۆژێ چەند شەوێ بە ڕێک و پێکی نەخەوی بەتایبەت ئەگەر شەوانە درەنگتر بخەوین بەتایبەت ئێستا کە پاشەوانە خەوین بە ڕۆژە چەندێکە خەوی هەڵستی سێرەی تاویزی بۆ نەکردویان هەست بە ماندوێتی ئەکەیت تەمە هۆکارێکی کەم خەویە لەوانەیە هەموو جمکانی لەشمان بێشێ لەوانە هەست بە تااقەتی بێزاری بەهێزی ماسوولەکانمان بکەین بەنسبەت ئەوەی کە لەسەر لایەک بخەوی لەسەر لاکەی تر بخەوی بۆ نەخۆشی ڕۆماتیزم سوودێکی وای نییە تەنها ئەو جۆرەن ئاینە نەبێت ئەو نەخۆشانی کە ئازاری پشتیان هەیە بە شێوە ئاسینەکەی خۆمان باوی خۆمان کە پێڵە ئینزیلاق باشترە لەسەر لا بخەون و پشتیە بخەنە بینی ئەژنەکانیان بخەینە بینی ڕانەکانیان ئەوە شێوازێکی زۆر دروستە لەسەر لای چەپ و لای ڕاست ئەوە قسەی زۆر لەسەر بەڵام زانست دەڵێ باشتر لەسەر لای چەپ خەوی لەسەر لای چەپ بەڵێ بە پێچەوانەی لایەنە دینەکە پێم وابێت دەڵێ لە لای ڕاست خەوی لەوانەیە نازان بزەبت لایەنە دینەکە حەدیثێکی زائیفی لەسەر بێت لایەنە لەسەر نەبێ ئەوان نازانم بەڵام ئەوەی کە من بەدوایە چووم لە لایەنە زانستیەکەی ئەڵێ باشترە لەسەر لای چەپ خەوێن بۆ تەمان بۆ کۆمەڵە مەسایلی گەدە و ئەمانە باشترە هیچ ڕەفتی بە نەخۆشی ڕۆماتیزمەوە نییە زۆر باش دکتۆر هاوکارانمان بابەتێکیان بۆ ئامادە کردوین لەسەر سوودەکانی کەرەوس با پێکەوە بینەریە بابەتە بین و دەگەڕێن وڵاتان کەرەوز بەکاردێت بۆ لەناوبردنی قەڵەوی ڕێژەیەکی باش لە ڤیتامینەکانی A و B و C تێدایە هەروەها کانزەکانی وەکو ئاسن و یۆد و مس و مەگنیسیۆم و پۆتاسیۆم و کالیسیۆم و فۆسفۆریشی تێدایە خواردنی کەرەوز بۆ ئەو کەسانی قەڵەوی و شەکرە و هەوکردنی جونگەکان و ڕۆماتیزم و
هەروەها هەوڵکردنی گورچیلیان هەیە بەسوودە. کەرەوز بەکاردێت بۆ بەهێزکەری گشتی خانەکانی لەشی مرۆڤ و تەڕکردنی بۆری میز و میزەڕۆ. بەڵە خۆشەویستانی ئێمە لەگەڵتانە بەردەوامە بین بە هیوای سوود بینین. لەگەڵ کاک دکتۆرە باسی لە سوودەکانی کەرەوز دەکەین و دووبارە بەتایبەت بۆ دابەزاندنی کێش کە یەکێک لە هۆکارەکانی پێم وایە بەدئازاری ڕۆماتیزمە زۆری کێشە یاخود قەڵەویە. کەرەوز باسی سوودەکانی کەرەوزمان بکە و پاشان باسی قەڵەوی. بەڵێ تەمان سەوزەوات بە شێوەیەکی گشتی و کەرەوزیش لە ناویاندا سوودێکی جار زۆری هەیە بۆ تەندروستیمان و بۆ نەخۆشە ڕۆماتیزمەکان. بەڵێ کەرەوز ئۆمێگا 3 تایە. تاوان ئۆمێگا 3 سوودێکی زۆر باشی هەیە بۆ نەخۆشیەکانی ڕۆماتیزم. تەمان لە کەرەوزانی لە زۆر خواردنێتریشە هەیە بۆ نمونە لە گوێزا هەیە، دووبارە لە ماسی سەلمونە هەیە بە تایبەتی سەلمونی ناو ئاوی سارد و لە ساردین و لە تونایە هەیە و لە زۆربەی چارەساتە هەیە، بەڵام بە تایبەتی گوێز لە زەیتی زەیتونا هەیە، لە بابەتی دانەوێڵەکان وەکو چاسیت وەکو تۆی کەتان و تۆی کوولەکە و ئەمانە لەمانە هەیە دەسەکەوێ و بەڵام بۆ نەخۆشیەکانی ڕۆماتیزم ئەمیش دەرکەوتووە کە ئەمە پێڵێن ئیمینۆ ڕێگولیتەر، ینی کاری کۆندامی بەرگری ڕێکتر و باشتر دەکات و دەرکەوتووە کە سوودی باشیە بۆ نەخۆشانی ڕۆماتیزم و ئەو نەخۆشانی کە بەکاری دێنن دەرکەوتووە کەمتر پێویستیان بە ئازار شکێنە بێت و کەمتر پێویستیان بەوەیە کە ینی چارەسەرەکانیان بۆ زیاتر بکەیت و دۆزەکانیان بۆ بەرزتر باسی زۆربوونی کێشیش بکەین ئەگەر زۆر بەسەریعی باسی بکەین بۆ نەخۆشیانی ڕۆماتیزم. لە ڕاستیە قەڵەوی یەکێکە لە کێشە گەورەکانی کۆمەڵگا و بەتایبەتی کۆمەڵگا پێشکەوتوەکاندا کاریگەری زۆرە نەخۆسەر نەخۆشیەکانی ڕۆماتیزم. کۆمەڵێ مادە دەرەدا ئەو خانە چەوریانە کە دەبێتە هۆیەوەی کە ببێتەوەی کە هەوکردن لە جوگەکانماندا و لە زۆر شوێنی تریش و دیسان دەرکەوتووە کە ئەو نەخۆشانەی کە خەڵەون سوودێکی وا لە ڕۆماتیزمان هەیە بەتایبەت ئەو نەخۆشانەی کە ڕۆماتیزمان هەیە خەڵەون کەمتر سوود دەبینن لە چارەسەر. بۆیە باشترین شتەوەیە کە شێوازی ژیانیان بگۆڕن و وەزنیان دابەزێنن. زۆر باشە، زۆر سپاس بۆ کاک دکتۆر هێمن مەحموود، پسپۆڕی نەخۆشیەکانی جونگە و ڕۆماتیزمان. زۆر سپاس بۆ تەواوی زانیاریەکانت کە بە ئێمە و بینەرانت بەخشیت و سپاس بۆ سپۆنسەری جلوبەرگەکانیشم کە پۆشاکی هەنارەیە لە شەقامی گۆران بازاڕی ئۆرزبین هۆمی دووهەم و جلوبەرگی تایبەتیان هێناوە بە تایبەت بۆ ڕۆژی جەژنی ڕەمەزانی پیرۆز کە داشکانی تایبەتیشیان کردو و ئەتوانن خانمان سەردانیان بکەن. واسپاس بۆ ئێوەش کە هەتاکوی ئێستا بینەرمان بوون بۆ هیواین کە سوودێکمان بەوەی ئازیز و خۆشەویست گیان بێت. هەتاکوی ئەوارەیەکی دیکەی ئێوارانی ڕەمەزان دەبین و میوانی ماڵەکانتان ئاسوودە و تەندروست باش بن. ماڵاو.